زۆر گەورەیە. زۆربوونی کێشا کۆمەڵایەتەکان و خراپی ڕۆڵی ڕاگەاندن و میدیاکانی هەرێمی کوردستان لە پرسا کۆمەڵایەتەکان شەش لایەن و ڕێکخرا و فەرمانگەی حکومی و تایبەتی کۆ کردوتەوە تا گفتوگۆ لەسەر پرسا کۆمەڵایەتەکان و ڕۆڵی میدیا بکەن. لە بەشێکی زۆری دەستگا ڕاگەاندنەکان خێرایی پێش دروستی کەوتووە و کێشە و ڕووداوە کۆمەڵایەتەکان بێ پشڕاستکردنەوە چیرۆکی جۆرە نەسەر بڵاو دەکرێتەوە کە هیچیان لەوی تر ناچێت. دیارە هەندێک لایەن و لە هەندێک دۆسیا خەڵک زەرمەند بووە بەهۆی میدیاوە یا حاڵەتێک بەسەر دۆسیەکان هاتووە کە بە لە ڕێدا بچێت یا توندوتیژی تری لێ بکەوێتەوە لەسەر کارێکی ڕۆژنامە نووسی یا ڕۆژنامەوانی. ئێستا ئەوەی کە دەست پێکامە بەسمان لەوەیە کە سنوورێک دانرێ بۆ میدیاکاران کە ئەوەندەی پێویستە باز لەو دۆسیانە بکرێت لەو تاوانە بکرێت کە ڕوو ئەدات نەوەکو بچنە تەفاسیلی کێشەکان و پێش لایەنە پەیوەندیدارەکان بکەون و بۆ نمونە هەواڵی ناڕاست بڵاو بکرێتەوە و پشڕاستکردنەوەی نەبێ و دواتر بێ بە کێشە بۆ میدیاکارەکە و بۆ خەڵکیش. دوجارە دوون پشتم بەسەر چاوەیەک بەستووە. پێویستە میدیاکان پۆلێن بکرێن و بە یەک چاوسری هەمویان نەکرێت لەبەر ئەوەی چەندین میدیا بە بەرهەمەکانی مەترسی خستۆتە سەرتەونی کۆمەڵایەتی و چەند میدیایەکیش لە هەوڵی پاراستنی شیرازی خێزان و بەهابەرزەکان و کەمکردنەوەی کێشە کۆمەڵایەتەکانن. من ناتوانم بڵم میدیا هەمووی بە یەک ئاڕاستە یاخود با بڵێن کۆی ئەوانی کە پێیانە گورە تەلەڤیزۆنەکان ڕادیۆکان نازان پەیجەکان ئەوەی کە بکرێن میدیا ئەلکترۆنین هەمووی بە یەک ئاست بە یەک شێو لە شێوەکان کارەکە بەڵام بە شێوەیەکی گشتی پەنتە کۆمەڵایەتەکان یاخود با بڵێن گرفتە کۆمەڵایەتەکان نەبووە بە کێشەیەکی گەورە لای میدیاکاران و نەبوو بە کێشەیەکی گەورە بۆی کە لە ڕێگای میدیاکارانەوە بچێتە ناو میدیاەوە میدیا دەست بەرێ بۆ کۆمەڵک بابەت وەکو چارەسەر. لەبەرەوە میدیای ئێستا ئەوەی کە پێگوترێ میدیای کوردی میدیاجی کەم تەرخەمە. لە ئێستادا گرفت و کێشە کۆمەڵایەتەکان لە هەرێمی کوردستان زیادی کردووە. دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستانیش ئاشکرای کرد جیابوونەوە لە پارێزگای سلێمانی لە ساڵی 2010 بەراورد بە ساڵی 2017 سێ هێندە زیادی کردووە کە بە بڕای توێژەران زۆربوونی درامایی دۆبلاشکراوی نەگونجاو بە ئاداب و کولتوری کوردەواری هۆکارێکی زیادبوونی ڕێژەی جیابوونەوەن. ئەمە جگە لە زۆربوونی حاڵەتەکانی کوشتن کە تەنها لە ڕۆژی هێنی ڕابردوو لە پارێزگای سلێمانی 3 کەس کوژراون و گەنجێکیش خۆی خنکاندووە. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.